چاوەڕێکەمان ئەدی تۆ هەنەشتیشە هەندێک شتم هێناوە یعنی ئیشەڵڵا دڵنیام لەسەر هي هاوڕێیانە یا ڕەبی ئیشەڵڵا ئەوانە جوازی لێ بهێنن وڵا لێم کۆکردنەوە ئەم ڕۆتەوەرێکمانەیە لەسەر مەترسیەکانی تووتن و نیکۆتین کە ئێستا بەداخەوە بۆتە بەشێکی سەرەکی لە ژیانی کۆمەڵێک کەسێ ئەمە کاریگەری زۆر نەرێنی بەجێڵێ لەسەر ژیانمان لەوانەیە بە ڕۆژێک و بە مانگێک و بە ساڵێک ئەمە کاریگەریە دەرنەکەوێت بەڵام دوجار بینیمانە چەندین کەس و کارمان و کەسی ئازیزمان بوونەتە قوربانی ئەم تووتنە ئەمە تووتنێکی خامە بەدەست منەوە دوجاریکەن بەم جگەرەیە دوجاریکەن بەجگەرەیەکی باریکتر هەتاوەکو تۆ بتانی مەڵێ وڵا ئەمەیان باریکترە لەم ئەستورە باشترە دوجار وازیان لەمەیەنە هاتن ئامێریکیان بۆ دروست کردین کە ئەمە زۆر کەسی برینار کرد و زۆر کەس تووشی گرفت و بە تەقینەوەی پاتریەکەی بەدەم و چاویە ئەمەیان بۆ ئاسان کردووی بە شەحانکردنەوەیەکی ئیتر تۆ لە ماوەی ئەوەی کە بە خەبەری لە ڕۆژەکەی بخۆ نەفەسی لێبە ئەنجا کاریگەریەکانی چەند خراپە خۆزگە بماتوانێت نێرگەلەیەکیشم بێنە لێرا دام بنایە کە ئەویش ئەڵێن کاریگەریەکەی چەندینی جگەرە و ئەم تووتن و نیکۆتینانێ کەواتە ئێمە چی بکەین لەمە دوور بکەینەوە ئەمە پرسیارە سەرچێکەیە و جێگرەوەی ئەمە چییە بۆی کە ژیانی ڕۆژانەی خۆمان دەردە دڵی و خەفەت و بێتاقەتی خۆمانی پێ بڕکەینەوە و لە ئێستایا تازەترین توێژینەوەکان گەیشتونەتە چی کە بتوانن ئەو کەسانی جگەرەکێشن یان ڤایب یان نێرگەلە یاخود هەر بابەتێکی تر لێ دوور بکەونەوە و بە شێوازە لە شێوازەکان زۆر کاتکارەکرێ لەسەرەوەی ئەڵێمە نیکۆتینی تیانە بەس دووکەڵ و بیکێشە ئەمە بە ئەو بەڕێزەی کە میوانمان ئەو پزیشکە بەڕێزە وەڵامی ئەومان باتەوە یاخود زۆر جارەڵێ زۆر کەسێ لە هەموو ئەمانە دوورکەوتۆتەوە کیسەیەکە ئەی کاتە ژێر لێوی ئەمە لە باتی ئەوەی لایانی دەرونی ئارامەکاتەوە و دڵخۆشی ئەکات بام زیاتر لە سەرینە ڕۆم پرسیارەکان بەجێڵین بۆ میوانەکەمان ئەوش بەڕێز دکتۆر هەرێم کەریمە پسپۆری نەخۆشیەکانی هێناوی سنگ و بۆریەکانی هەوا کە بەڕێزیان ئامادەیە گەر بفەرمێ دکتۆر جان بانی باش دکتۆر بەخێر بخێر بێ سەر بەخێر بانی باش دکتۆر وڵا قسەمانەکە لێرە بوو لەم پشتوی منەوە ئەمەیان تازەیە نەوڵات زەردەکەی خۆمانە بەزیتر دەقی و لە شوێنێک ئەوەی تر بەڵک بوو دکتۆر جان بەخێر بێ سپاس بۆ ئامادە بوون منەوەی فریاکەوتم ئەمەنم کۆ کردەوە هەر لە هاوڕێکانی خۆم ئەم هەموو تووتن و بەم بەیانی تۆ کە لە سەر نانیت و دوایە لەم یانی یەکجار نەوەڵا وایە کەیتر نێنەمەوە بەڵام ئەمەیان و تێبێ بمەیتەوە بەس تامینەکەی نەرگەلێوەنێ ئەمەیان ئەمە تووتنی ئەوەی کەیتەنە ناو ئیسیگەریەکەی باڵێ ئەوەیە ئەمەشیان ئیتر ئەمەش جگەری باریک و ئەستور و بە هەموو شێوەکانی هەندێک شتی کەشە خۆزگە نێرگەلێکیش لێ زۆر جوانێ بزە بە شەریکات ئەنەوە ئاشکال دیزایانی جوانی دروست کردو هەیە دووکەڵی هەیە نیەتی ینی وابێکە هەموو کەسی قەنەعەت پێ بکە کە جۆرێک لە ئەوە بکێشێ باشە کەواتە بە سەرەتا لەوە دەست پێ بکەین بعد بێناسەیەکی نیکۆتین بکەین دکتۆر چییە؟ بەڵێ نیکۆتین مادیەکی کیمیاییە لە ڕاستی لە زۆرێک لە خواردنەکانە هەیە بەڵام بە شێوەیەکی سەرەکی لە تووتنە کە ئینگلیزی پێ تۆباکۆ هەیە ئین تەسەور ناکەی ڕێژەکەی بەرامبەر بۆ خواردنانەی تر لە ساڵ تا لە 100 زیاتری تایە گەنە هەموو ماوەدەکانی تر مەسەلەن باینجانێک کە تەماتەیە کە پەتاتەیە کە چەرە ساتەکانە نسبەتێکی ڕەمزی نیکۆتینی تایە نیکۆتین لە جسمی ئینسانە ڕێژەیەکی خەیاڵیە بە نانۆگرام یعنی دەتوان 6 پێویستی ڕۆژانەی جسمی ئینسانە ئەمە جۆرێک پێویستە دکتۆر هەندێک جار ئەمە ئینسان ڕۆژانە دەستی ئەکەوێت لە خواردنانە ئەو نسبەتەی کە پێویستە بۆ لەشی ئینسان دەستی ئەکەوێت ئەمە جۆرێک لە مێشکی ئینسانە هانی دەدانی دۆپامین ئەیە کە پێڵەن هۆرمۆنی خۆشبەختی یان خۆشی ئەمە بۆیە خەڵکی خۆمان ینی وا ڕاهاتوە لە ڕاستە ئەوش بە شێوەیەکی ڕاستە خۆ نابڕاستی بەڵام بە شێوەیەکی نیمچەیی هانی ئەو هۆرمۆنە ئەدا بە جۆرێک لە جۆرەکان لە مێشکە زیادەکە وای لەکە جۆرێک با بڵێن کاڵە خۆشحاڵ بووم یعنی کێشەکەم لە بیرچەوە ئەمە بیسێکی ینی بنچەیەکی علمی هەیە زانستی هەیە بەڵام بەو جۆرە نییە کە خۆت ئیدمانکەی ئەمە چیەمە دوورەکەوینە لەو کێشە و لەو گیر و گرفتانە زۆر باشە جا ئێستا دکتۆرە ئەوەی کە لە جگەرە و لەمڤای پشتیار و ئەیە ئەوەیە کە ئالوودەبوونەکە دروست ئەکا چی ئەکا ئەم بڕە زۆرە لە جەستەی کەسەکان کە ئاوا وایان لێکات بۆ نمونە بەیانی هێشتا چاوی لە خەو هەڵ نەساوە هێشتا خەو بەری نەداوە دڵی لە لای ئەوەیە بەڵێ
ئالو دەبوونەکە لەوە دەست پێەکە یەکێک لە نیشانەکانی ئەوەیە مەسەلەن بەیانیان هەڵەسێ پێشەوەی ناشتایی بکات ئیجگەرەیەکم بەێ یا مەسەن ماوەیەکتر ڕەمەزانە 12 ساعت بە ڕۆژوو بووە هەڵ یەک جگەرم بەرێ نان ناخۆ ئەمە یەکێک لە نیشانەکانی ئەم کەسە لەشی ئەم کەسە ئالوودە بۆ نیکۆتینەی کە وەریگرتووە پێشتر نیکۆتین لە ڕاستیە 30 بۆ 6 میلیگرام وەرگری لە ڕۆژێکە تووشی ئالوودەبوونە دەکات ئەمەش چەنی ئەوێ عین لە ڕۆژ و دوانە نابڕاستی من چارەخوازێک دێ کوڕێکی گەنجە هەڵە 2 ساڵە جگەراکەشم دکتۆر ناتوانم ترکیم لە ڕاستیە تۆ نەترکی کە لە ڕووی زانستیەوە چونکە من نەگەشتە ئەو ڕێژەیە کە جسمی کە لەشی کەسەکە ئالوودە بێ بەم مادەی نیکۆتینە علمیە نەگە کەسە جگەرە بکێشێت ڕۆژی پاکەتێک پاکەتەکە دوای وردەکای لەوانە هەندێکیان باس بکەین ڕۆژی پاکەتێک جگەرە بکێشێ بەوم باوەی 20 ساڵ ڕۆژی پاکەتێ بەبێ ئەوەی قەتعی بکات 2 ساڵ وازی لێنێ دەست پێکاتەوە 6 مانگ ئەم کەسە پێی ئەتوانی پێ بووتە ئالوودە بوو دوای پێ بڵێن لەشی ئەم کەسە ئالوودە بووە لەسەر نیکۆتین ئەگەر بێت و وازی لێبێن عەلە لەسەر ناتوانێت دوای هەفتەیەک دوای 2-3 ڕۆژ هەڵ دوو خەریکە شێت بووم ئەم بەڵغەمم زیای کردووە پەلەماری خەڵکمەیە تۆڕە ئەبووم بەپەلە دەستم کردو بەجگەرەکەشان دکتۆر هیوایە ئەڵە تووشی سەرێشە بووم یعنی تەنانەت هەندێک ماکی جستەیشی بۆ دروستەکە بەتەکیت لە نیشانە سەرەکەەکانی ئەوەی کە کەسێک ئالوودە بوو یاخو کە وازی لێ هێنا و نیشانەی دەرەکەوێت ئەوەیە کە میزاجی تێگەچێت تۆ ڕابێ خەوی ئەزرە ئیشتیهای زیاکە ئەندە جاش بەڕاستی ئەگە کەسەکە سیەکانی تەندروست بێ بەڵغەمی زیاکە سیەکانی وردە و هەڵاسی بە پاکردنەوەی ئەو تەڵخ و بەڵغی کە چەند ساڵە تۆ دەستی خۆت ئەیکەیتە ژوورەوە هەنی ماوەی سەرەکە دکتۆر بەڵغە مەنگە زیای کردو لەوەتی سیەکانم باش بێ دکتۆر هەندێک ڕێکلامیان بۆ جگەرا کردبوون نەکاتی کۆرۆنا ئەیاود ئەوەی جگەرەکێش بۆ کۆرۆنای توش نەبووە یعنی ئاهاتن تەنانەت بەلایەنە باشەکە ڕێکلامیشان بۆ کرد ئەوە مەناعەیە دروستەکە لە سیا لە بەرامبەر هەندێک ڤایرۆس لە ڕاستیە تەونەتەوە نیکۆتینش وەگوتمان سوودێکی کەمی هەیە بەڵام بەرامبەرەوە بە زیانەکەی سەدقات و ئەوەندە قاتە یعنی پێویست ناکەم بە سوودێکی بەسیط بڵێ وەڵام من نیکۆتین وەرەگرم بۆ بڕە پێویستە دووەمێمە لە خوانەکان و دەستمانەکەوێ یعنی تو ئەگەر زۆر جار من بە نەخۆشی خۆمانە لەم خۆگەر دووکەڵی میسکیش هەڵمژی دوای 20 ساڵ 30 ساڵ هەلزەرە دلیاکە شتێکی پیرۆزە مەسەلەن ینی وەنێ بە هەر نیکۆتینەکە بەس نیکۆتینەکە هەندەرە بۆی نەتوانی وازی لێبێنی بۆی بەردەوام بی لەسەری جینا تۆ کەسێکی تر مەسەلەن لە مناڵیا گەل لە وەختی خۆی لە باخچەکانە دار هەنجیر هەبووە بۆ ئیدمانە بۆ لەسەر کێشانی هەنجیر لەبەر نیکۆتینی تیانە مناڵی زۆرمان لە مەسەل لە هەشتاکردنەوەتەکانە ئەوانەیە لە هەشتاکانە پێشتر دارەنجیران کێشاوە بۆ کەسی نایگەشێسا لەبەر نیکۆتینی تیانەیە کە ئالوودەیکە ئیدمانیکە نەتوانێت وازی لێبێنە و بەردەوام زیاتریش ئەوێ جسمی ئینسانێک تەبیعەتی هەیە تۆ ئەمڕۆ حەپێگە خۆی زۆر بێ حەپەکان دەرمانەکانیش ماوەیەک سوودی باشی لێبێنی وردە وردە جسمە ڕادێ لەگەڵ ئەبێت جورعەکە زیاکەی کەمیەکە زیاکەی بۆی هەمان ئەو کاریگەری پێشوویە بێ کە هەست پێکردو و پێی مرتاح بووی پێی باش بووی یانی باشە دکتۆر پرسیارێک زۆر ئەکرێت ئەڵێن ئێستا ئەمانە هەمووی بە ئامادەکراوی هاتون ژرگەرە بە هەموو شێوەکان ینی لە کۆنا باو باپیرانمان خۆیان لە گوندەکان تووتنیان چاندووە و تووتنیان وشە کردوێتەوە و بە تورەکە پێیان بوو ئەهەن کێشە ئەن و ئەوەش هەر زۆر هەر خراپە هەر نیکۆتینە بەڵام ئێستا دڵنیاش نین لەناو ئەم تووتنەی کە لەناوم جگەرەیە لە چی دروست دەکرێت بۆ چۆنیە بۆ لای ئێمە ئایا تووتنێکی باشە یاخود ئەمەش کۆمەڵێ مادەی پێوەکراوە کە تۆوا لێ بکە ئالوودەبوونەکەت زیاتر بکە ئەمە چۆنە دکتۆر بەتەکیت تۆ جاران وەک مەسەلەن با بڵێن بە زەیت ئێستا خۆ ڕۆنی خۆمان وەختی خۆی خواردویانە ڕۆنی ئاژەڵیش بووە بەڵام پرۆسس نەکراوە تێک نەدراوە ئەو ڕۆنی هەبووە مەسەلەن نەخۆشی کەمتر بووە نەخۆشی دڵ کەمتر بووە تۆ ئەم ڕۆنە لە زەیتون و اینەوە وەری گەڵە بە ڕۆژە وەرێگنەی خۆ پێشین تووشی نەخۆشیێبی ئەمیش هەماشتە مەسەلەن ئەم تووتنە ئەگەر خۆت بیکەی بەتەکیت هەر باش نییە بەڵام تووتنێکی سروشتی بێ بە دەستی خۆت و ماوادی کیمیایی تێ نەکرێت مانم کۆمەڵە ماوادی تێکرێسن ئەوانەی تر کۆڵی ماڕوانە و مەرە جوانۆش تێکرێ ڤیپ و پۆندەکە بۆی زیاتر ئیدمان بێ بۆی ئەو شەریکی زیاتر بفرۆشە منافەسیە لە بازار هەندێکیان خۆزگە برادران پیان بۆ هەندێکیان پەنجەی پیانەی تەرەقەیە کاتەقەیە بێ بەتامی نانا و بە کۆمەڵە تامکە جیاوازتر بەڵێ بۆی کە زیاتر تۆ ئالوودەکان فێنکترە یان نازام چیە ئەمانە چۆنە دوو ئەمە هەمووی کۆمەڵە گریسرۆڵە فۆرمەڵدیهایدا کە مادەی ژەهرن بەڕاستی بەڵام ئێساگە تۆ بیت و لەسەر یەک تاکە جگەرە بکەیسێکی نسبەتەکەی کەمە یعنی ئەوە نییە کە مەسەلەن ڕێکخراوێکی تەندروستی جیهانی قەدەغی بکە بەڵام تۆ لە ماوەی کە 20 جگەراکێشی بەتەکی لە ماوەدە کەڵەکابێ لە جسمتە ئەو کاریگەری خراپانەیە بێ هەرکە لە حساسیت و لە ڕەبەوە هەتا ئەڕوا بۆ مەسەلەی شێرپەنجە و گرفتاری زۆر قورس لە سیەکانە هەنێ ساگە ڕێکخراوێکی تەندروستی لەسەر یەک جگەرە لێ کۆڵینەوە بکە لەوانێن بڵێ نسبەتەکەی ڕێگە پێدراوە یان نسبەتی کەم لەو ژەهرانی تێکراوە بەڵام تۆ حسابی ئەوەکەی کە ڕۆژان چەند جگەراکێشی بۆ چەند ساڵیش بەردەوامی لەسەری ئەمە هەمووی وردە کەڵەکا بێ و مەسەلە هەر لەسەر سیەکان نییە مەسەلەن نەخۆشمەیە کوڕی گەنجە دڵە کوتێم هەیە
ڕۆژی پاکردنی دوو پاکرد کە پێڵی نیکۆتینەکەت زۆر قەناعەت ناکە بەڕاستی کەگەڵینەکان دڵە قوتەیە نەخۆشەکانی دڵە تەسکبوونی بۆری هەوا شێرپەنجی سیەکان ڕاستە خۆی لاقی بە جگەرەکەشەوە هەنەوە هەیە هەموو توێژینەکان دەناخسوانی جگەرەکەشن زیاتر تووژە بنەوانی کە جگەرە ناکێشن کە نیکۆتین وەرناگرن. دکتۆر من بەڕێزێکم بینی بەداخە تەنانەت ئەیود لەبەروی کە ساڵەهای ساڵە جگەراکێشە کاری کردوتە سەر مێشکی وای کردووە قەبارەی بچووک بێت و ئێساک وردە وردەخەری کە تووشی لە بیرچوونەوە بێت شتی واش ئەکا کاریگەری واش بەجێ هێڵێ لە ڕاستە بۆ مەسەلە لە بیرچوونەوە جگەرە بەوەی کە نیکۆتینی زۆرتیایە زۆرێک لە هەندێک توێژینەوەی زۆر کەم هەیە کە ئەسڵان کاریگەری ئەرێنی هەبێ ئەرینی بەڵێ ئەم ئەڵێن بە دیوە پێچانەکەی ئەڵێن تەنانەت کاری کردوتە سەرەوەی کە هەم قەبارەی مێشکی بچووک بێتەوە هەم ئێستا وای لێ کردو وردە وردەخەری کە تووشی لە قسەکە ئەو حاڵەتە بۆی جگەرەوە یان خۆی بە عایلەی یاخود پێشە کێشەیەکی مێشکی هەبووە لە ڕاستیان بڵێ ینی مەرج نییە با بڵێن کابرا سەبام کێوتە خوارد بڵێ مۆبایلەکەش بەدەسوێ خەدای مۆبایلەکە ینی با بڵێن خۆی کاریگەری و خراپی زۆر هەیە بەڵام ئەوانەی لە ڕووی زانستیەوەی ئەو شتانەیە کە باسمان کرد لە ڕاستیە مەسەلەن زۆر جار نەخۆش دێ دکتۆر کە جگەرەکە مۆستانوە تووشی خوێنبەر بووم لە کۆمەوە مەسەلەن بنەوە ئستا نەخۆشێکی پێڵەن ئەنسەرەت ڤیانی تەقەڕوحاتی ڕیخۆڵە لە جگەرەکەشە کەمترە ینی بەڵام کە وازیێنە لی دەرەکەی خۆی هەر هەی بووە بەڵام خودی نیکۆتینەکە دایمرکانەوە شاردوێتیەوە چەندین حاڵەتی کەم یانی ناڵێن زۆرە بەڕاستی کاتێوازی لە جگەرەکەیانەوە دکتۆر وڵات تووشی نەجیف دکتۆر یا کەسی وایە بە قسەکەی جەنابەت دەڵێ ناوێرم ساڵەهای ساڵی کێشم بۆ نمونە توش فڵان هاوڕێم تووشی بەرزی پەستانی خوێن بوو دوای وازی لێ هەنا بەخوا منیش تووشە بم قسەکەی ئەوەی ئەو کەسانێکی ئیدمان بوون وتمان نیشانەکانی ئەوەی کە بەیانان هەڵەسێ بە جگەرە دەستپێیەکە بچوە سعادنا نەخوای جگەری بێتێ کافیە مەسەلەن دووسە جار هەوڵیاوە پێشتر و محاولەی کردو شکستی هێناوە چۆتەوە سەر ئەوە معنای ئەم کەسە لەشی ئیدمان بۆ لەسەر نیکۆتین لەبەرەوە بێ لەژێر چاودێریەوە و بە پەیڕەوێکی تایبەت کە ڕێکخراوە تەندروستەکان دایانەوە بە ئەو واز بێنێ پێشەوە چێکی بۆ کرێ مەسەن نەخۆشیەکانی دڵە نەخۆشی سیەکانە بزانین چەند لێکەوتەی هەیە اینجا قەرارە دێ بە چەند مەرحەلە و بە شێوەیەکی تەدریجیش واز بێنێ چونکە نیکۆتین زۆر بەرزە لە جسمیە کە تۆ ئێستا دای ئەگری بڵێ کۆمەڵی نیشانی لێ دەرەکەوێت لاوەچەیەک لەوانە هەر بەهۆی تێکچوونی میزاج و تووڕەیەکی و جازەختی بەرزبێتەوە یان پەلەماری خواردنە قەڵەوە بێ لەم نامان چاکرد ئەم لای خراپەوە یعنی تۆ کە فەسلەجی جسمی خۆ تێک ئەیی بە تەکید ئەبێت چاکردنەوەی ئاسان نییە هەموو شتێک خۆتان نەزان تێکدانەکەی ئاسانتر لە چاکردنەوەی لەبەرەوە کاری ماوەیەکی ئەوێ و پرس و ڕاوێژێکی پزیشکی پسپۆری لەو بوارایە باشە دکتۆر زۆر کات دەڵێ مقارنەکان زۆر جار زۆر فەرقی هەیە ینی لە ڕابردووە گەر باوکمانیان با پیرمای چێژگەرێکی بکێشەیە ئەگە کوڕێک لە ماڵەکەی بەدسی و فێر بووە جگەرە دووجگەرەیەکیە برتیان لە دوکانەکان بەجگەرە و بە دوانە کڕە کەس نێتوانێت پاکت بکڕێ دکتۆر با لەوانەیە باشتر شارەزای ئەوە بێ ئێستا ئەمەنە هەرزانیان کردو بە 1000 دینار 20 جگەرە ئاکڕێت باشە و بابزانی کاریگەریەکانی بەس لەسەر سیەکانمانە لەسەر هەرسمان لەسەر کۆمەڵێ بابەتی لایانی دەرونیمان لەسەر کۆمەڵێ لایانی هەناسەدان و بۆری هەناسەمان جگەرە کێشان و نێرگە لەو ڤای بووم کاڵم جگەرە کێشان هەموویڵم دووکەڵ هەڵمژین هەدووکەن هەڵمژی کە تۆکو دووکەڵ هەڵمژی ناوەکەین پێویست نییە چی ناوی لێری گرنگە دووکەڵە چێت کاریگەری لەسەر هەموو ئەندامەکان بەچێڵێ بەتاکی تو ئەم نیکۆتینە ئەم دووکەڵەکە هەڵی ئەمژی خۆ ڕاستە خۆ بە شێوەیەکی میکانیکی کاریگەری لەسەر لە دەمەوە بیگرە هەتا بۆری هەوات هەتا سوورنجکت هەتا سیەکانت ئەمە هەمووی بەرکەوتنی هەیە یەکەم دووکەڵە دووەم گەرمە ئاگرم زۆربان چرخێکی لێدە یا پاتێکی تیا ئەیسووتێنێ ئەمە هەر لە ناودەمەوە بیگرێت کە تامی دەم ناخۆشەکە ددانەکان کلۆرەکە هەندێک جۆر لە شێرپەنجەی قورگ و دەم دروستەکە ڕاستە زیاتری ئەکار بەرامبەر بە کەسێکی جێرە ناکەشێ ئەنجا ڕواتە خوارە بۆ بۆری هەوا و سیەکانەکە حساسیت و ڕەبۆ و گیرانی بۆریەکانی هەوا و شێرپەنجە و ئیتیهابات زیاکە لە هەندێک حاڵەتیش ئەو خۆشانی جگەرەکەشن جۆرێک لە کۆڵۆنیان تووژە بێت چونکە نسبەتێک ئەمەنگە هەڵی ئەمژێ ئەو سەرقاپەی بۆری هەوا و بۆری خواردن ئەوە خێراتدا ئەخاوە کاتەوە هەوا چێتە بۆری هەوایەوە دایمەن ماعیدەی پڕە بۆ یەکەمترین ئیشتیهای هەیە ئەوەنگی دووکەڵ هەڵمژیوە لە باتی خواردن و ئاوی تیا ماعیدەی گەدەی پڕ بۆ لە هەوا جۆرێک لە سگاوسانی هەیە قرم و غازاتی هەیە اینجا ئەژڕات ئەم نیکۆتینەشکا چێتە خوێنەوە امتصازك يعني ئەمژێت لە ناو سیەکان و بۆری هەوایە نیکۆتین و مادە ژەهراویەکان ئەمژێت چێتە خوێنەوە لە چوو خوێنەوە بە تەکی بڵاو بە هەموو جسمتان کە لەوانە دڵە کە کاریگەری تەواوی لەوانە هەیە کە نەخۆشی دڵ و تەسکبوونە بۆری هەوایە بۆریەکانی دڵیان هەیە مەسەلەن دوای زەخت و شەکرە جگەرە کێشانە لە هەندێک شوێنان دوای سترێس ئەنجا جگەرە کێشان ینی ئەمانە خوتورن مەترسین بۆ نەخۆشەکانی دڵ و بۆریەکانیەوە مەسەلەن زەختی بەرزەبێتەوە زەبح و جەڵدەی دڵی بۆ زیاترە بە ئیمێشکۆی دڵ
دڵەکوتەی ئەبێ شێرپەنجەی ڕیخۆڵە و ماعیدە و تا ئاگاتە میزەڵانی ئەگەری و مەترسی زیاتر تووشە بێت. ینی کاریگەری لەسەر هەموو بەشەکانی جسمە دەبێت چونکە ئەمانە ئەچێتە خوێنە کە چۆ خوێنە بە هەموو لەشتا بڵاو ئەبێتەوە. جا پێمان نییە لەسەر ئاستی جیهانە کەسێک بدۆزی تۆ جگەرە بکێشە دکتۆر نەزانە خراپە بۆی بەڵام ئێمە لەگەڵەوەی ئەو کەسە خۆی کێشە هەندێک کەس لە چواردەورێتی بەداخەوە ئیتلانێ ئەمە زۆر ئێحمال بکرێت زیانەکان بۆ کەسەکەی بەرامبەر ئەگە بەڕێزت پێمان بڵێ کەسی بەرامبەر تا چەند زیانمەند دەبێت لی بەڵێ ئەمە لە ڕووی تۆبیۆ پێوە دەست سەکەن هاسمەکەن ئەین بەکووری جگەرەکەشی دەستی دوو هەچەنە من نازانم یانیان لە چادەوری من کەم بۆ تۆ لاانە بزانین ساڵان دائانیشت لە ژوورەکە هەمووی تەپڵەکیان داهانایکەشە ئەوە نەماوە ئەوە نەماوە بەڵام بۆ نمونە کافتریایان داناوە نێرگلەی یەک مەجموعە خەڵ دانیشتۆ هەمووی یان بەداخەوە خێزانێک لەرە دانیشتۆ دانێک لەو لا نێرگلای کێش دەرگاکەش داخان ئیتر باسی شەڵێ مزگەرە نایکێش بنازانێ بەتایبەت لە زستانە لەو ئاچی لە هاوین شوێنی کراوە بێ مەسەلە بەڵەکە زیاتر تێکەڵ هەوا بگا بەڵام ئەگەر لە ژوورێکی داخراوە کەسێک جگەرە بکێشە کەسێکی تریش لە نێوان لەو کەسە دانیشت بێ لەو ژوورە نیوەی ئەوی بۆ حسابە مەسەلەن کەسەکە پاکەتێک جگەراکەشێ ئەو دەجگەری بۆ حسابەکە بیست جگەراک ئەین لە ساڵ 50 کاریگەری خراپ لەسەر ئەوە دەی مناڵێکی ساوای لێبی مناڵێک ئافرەتێکی دووگیان مەسەر ئەمانە هەمووی نمونەمان هەبوو حاڵەتە بۆ کەسەدانەکە ئەسڵەن مەسەلەن نەخۆشە بۆ تەشخیصکرا بە شێرپەنجە لە جگەرێکم نەکێشا بەڵام چواردەمە لە ماڵە هەمووی جگەرێکێشا مەسەلەن ئافرەتە ئەگەری توشبوون ئەو نەخۆشە زیاترە بەراورد بە پیاوەکە کە خۆی جگەراکێش ئەوی دکتۆر پرسیاریەوەکەم ئێستاش خانمان زیاتر سەریان کردوتە سەر جگەرەی کێشان و نەرگەلە کێشان کاریگەری خراپە چیە لە چکە دوای خانمان دوجارە بن بەدایک دوجارەوانیش کۆرپەلەیەک یێتە ژیانەوە و لەوانی کاریگەریش لەسەرەوان بەجێ بێڵێ بۆ خانمان چۆنە بەتاکید لە ساڵانی چەندەی ڕابردووە مەسلەی بەرکەوتە و کاریگەری و شێرپەنجەی سیەکان لە پیاوە ئەوەندەی ئافرەتان بوو بەڵام ئێستا وردەودە بەتایبەت لە وڵاتانی ئەوروپی و ڕۆژئاوا یەکسانە بۆ هەمان لەوانەیە هەمان ڕێژێکە پیا جگەراگەشێ پیکچان و ئافرەتانیش بیکێشن دووەم ئافرەتەوە بتێونە تێخوای گەورە فیسیۆلۆژی جسمی ئینسان کە جیاوازە سەرێکی ئەوان لەوانە زیاتر توش ئەبن زووتر توش ئەبن بە کەمترین ماوەی کێشان و ژمارەی جگەرەکێشان زیاتر تووشی بەرکەوتە و کاریگەری و خراپەکانی جگەرەکێشانە بن یعنی بۆ ئێستا هەندێک بەحسا جۆرێک لە شێرپەنجەی سیەکان کە ئەدین و کارسینۆما لە ئافرەتە زیاتر بەڵێ يعني حساب كأما كجرج ناقشن بلام الأفراد زيادة برامر ببيعه. بوشي دكتور. أما ويك از فسلجة وجسمي أول رانا هاتو مثلا الرجع برجي دو باكت جري. ما خو من لا نخوش بيعه ماني على السيف باكت جم زوجة بس عبدان لاني مجالنا بيجي ببينش. وهالناس فريسي باكت كده الرجع كو يعني شل زجاجة داغري سيري تو. دكتور. يعني حتى مش الرجع ترخان كيبو يعني دس إيش كارك النبي دن واني جا فرياس شل زجاجة بنمونا. لەبەرەوە بەتاکی دووەم بۆ ئافرەتانی دووگیان و بۆ مناڵبوون هەمووی کاریگەری زۆر خراپ لەسەر خۆی نەخۆشەکە لەسەر کۆرپەکەی ناوچکیشە بەجێ هەڵێ ئەو کەسێک گلەیەکی خوێندنگا و بەڕێوبەر و مامۆستاکان ئالم شاشەوە دکتۆر لە ڕووی زانستی تەندروستیەوە ئاڕاستی جەنابتی بکەم یعنی ئێستا مناڵەکان تەمەنێکی لە گەشەیە یعنی نەچۆتە هەژدە یعنی بە فەردە بە کارتۆن ڤایب لە گیرفانیان ئاگیرێ وەک چوو کوڕیشار دووچان بۆ لەبەرەوەی ئەمە بۆنی نیە دکتۆر دووکەڵی نیە بۆنی ینی بۆنی نییە بڵێ هەستی پێەکە ئەیکرێن بن پێڵم بەبێ جیازی لە کچان و کوڕانیشە لەم فترەی گەشەیە چکە گەنجە هیچ لەوانەیە هەست بە هیچ خراپێکی نەکە کاریگەری خراپ چی بەجێڵێ لە سەریان بۆ داهاتوێن خۆی لە ڕاستیە من زۆر جارە پرسیارم لەکەن مەسەن کچێکە کوڕێکی گەنجە 14-15 ساڵ لە دایکی لە جگەراکێشێ هەڵە دکتۆر لەم تەمەنە خراپتر بە تاکید خراپتر من زۆر جار پێڵم وازی لێ بێنە لەسەر من لە 25 کە ئەزانم فێر نابێ لە 25 دەست پێ بکەرەوە یعنی لە تەمەنێکە کەسیەکانی ئینسان بە تەواتی گەشەی نەکردو تا 18 ساڵی اینجا پەردەی سیەکە و سی تەواو گەشەکە ئەوەستێ لە گەشەکردن تۆ پێش ئەوە دووکەڵی بیتی عەزیەتی بی بە تاکید کاریگەریەکانی زۆر خراپترە زووتر تووشی ڕەبۆ و حساسیەتێکە تووشی گیرانی بۆری هەواک ئەسڵەن و مەسەلەی شێرپەنجە ئەوانەیە کە زووتر لە کاتی گەشەی سیەکانیانە دووکەڵ هەڵەمژن ئەگەری مەترسیان زیاترە لەوەی کەسێک لە دوای 45 دەزەکە بەجگەرەکەشە دووەم کاریگەری تۆ لە 14 ساڵی دەستپی ئەەکەی 20 ساڵ چەنەکە کەسەکە دوای 14 بۆ 20 بخێتە چە 34 گەنجەوە کوردی خۆمان لایەکی کورژین هێناوە تۆ لەو کاتە زۆر پێویستی بەوە بێت تەبخیر و بەخاخ و عیلاج و هەندێک جار لە 45 بێ ئۆکسجینی بۆ داین لە ماڵەوە ینی مشکلی جگەرەکێشان ئەوەیە ئەم نیکۆتینە گەنج لە تەمەنی هەرزەکاریە پۆزێک وەک مەسەلەن لاساکردنەوەیەک تووشی نەبێت اینجا کەسان بینیەوە لە 25 تووشی جگەرەکێشان بێت هەلاوان هەر تااقەت نەبێت مەجاالە نەبێت بێ ئەو جگەرە داگری سێنی مشکلەی سەرەکی ئەوەیە کە لە هەرزەکارە تووشەبی
يعني تۆ لە 15 دەست پێ بکەی لە 35 عزیێتەدا لە چ لە عزیێتەدا کە تەمەنێکی گەنجە و سەرەتای ژیان و مەسەلەن کامل بوونە کێژەکە ئەوەیە کە چۆن بتوانین لە هەرزەکاریات توش نەبی وەگەر ئەو گروپە دەرکەی لاینەکە تاکید بە جگەرەکەشان لە سا 70 کەمەکاتەوە چون کە لە 45 و 50 بەخوا توش جگەرەکەشان نابێت وەگەر لە 50 توش بێ بیسی بخێتە سەر 70کە زۆر تەبیعیە لە هەموو لە 70 ساڵە نەخۆش بیت بینی خۆمەگۆنێ لە 70 ساڵە زۆر بەمان نەخۆش بین تەبیعیە بەڵام گوناحە تۆ لە 40 ساڵە نەخۆش بین وایە ڕاستە جا دکتۆر ئەگەر ئینشەڵڵا کەسێک بەو بڕیارە گەشت کە وازی لێ بهێنێ وتت ئەبێ شێوازێکی دروست وازی لێ بهێنێت تەنانەت واسێنان و تەرکردنەکەشی ئەو شێوازە دروستەشانە لە ڕاستیاگە کەسێک مدەیەکی کەم جگەرەی کێشاوە بە نمونە وەکتم چەند ساڵێکە یاخود پێشتر ماوەیەک تەرکی کردووە و گەڕاوەتەوە بەهان خۆی کێشەیەکشمان هەیە چوار دەورەکە تۆ لە ناو 6 کەسابی یەک کەس هەر خۆ تۆ جگەرە بکەشی کە تەرکێکە زۆر هاسانە بەڵام هەر چوار دەورە 6 کەسە برادەرەکەت هاوڕەکە جگەرە بکەشن بە تاکید دوای ماوەیەکە چی تۆ سێنی وای وەسوەسا بێتەوە دوو کەڵەکەی دێت تۆزێک لە مۆرەگەیدا جگەرەوە توژە وەسوەسەی ئەکەن دکتۆر بزڵت هەر بێ بە ناخۆشە تۆ لە ناو کەسێکە بڕۆیتە دەرەوە هەموو جگەرە بکەشە تۆ نەیکێشی لەبەرەوە ئینسان هەر لە سەرەتاوە بێ ئەو چوار دەورێ ئەو ژینگەیە دروست بکە کە بتوانێت وازە جگەرەکەشان بێنێ دووەم قەناعەتێکی شەخسی بۆ دروست بێ ئیتر بەهۆی قەناعەتەکە ئەوە بێ کەسێکی خوانەکە تووشی نەخۆشی بووە ڕۆژێک بە سوتفا ئەچێت سەدای نەخۆشێکەکە تووشی و حاڵەتە بۆ ترسیش مهمە ئینسان نەترسێ و خۆتان نەزانێ خۆی تەقێنێتەوە یانی قسەکەی ئێمە ئەوە یەکەمە بێ قەناعەتێکی شەخسی بۆ دروست بوو بێ دووەم ئەوەی ئەم کەسە ئەگەر نیشانەکانی ئیدمانبوون ئالوودەبوونی بە نیکۆتین تیابێ ئەگەر تیای نەبێ مەسەلەن کوڕێکی گەنجە 20 ساڵە 4 ساڵە جگەراکەشی بەڕێی من ڕاستە خۆ توانێت قەرار بە خۆ کارێک بدۆزێتەوە مەسەلەن لە ڕەمەزانە ئەڵە مانگە جگەرە نوەکێشە بۆ دەست پێکیتەوە فرسەتێکی هێنی و تەرکێکی بە نمونە ئەگەر کەسەکەش مەسەلەن وڵا ئیدمان ئالوودە بوو بێ نیشانەکانی تیابوو بێ پێشتر چەند جارێ محاولەی کردبێ و هەر شکستی هێنابێ نەیتوانی بێ واز بێنێ یاخود مدەیەکی زۆرە سیەکانی تازە تووشی نەخۆشی بووە دکتۆر پێڵە گەجگەرە پێشی تر بەرەو شتی خراپتر ئەڕوا ئەمە باشترە بە پێی پێوەری ئەو ستاندەرەی کە ڕخراوە تەندروستە جیهانەکان داناوە کۆمەڵە ڕێگا هەیە یەکەم ئەوەیە کە بەدیلی نیکۆتینی ئەدەینە بەدیلەکەی چییە؟ بەدیلەکەی چەند شێوازێکی هەیە لەوانە مەسەلەن بە شێوەی مشەمایە پاچ چی پێڵم بە کوردی شتێکی بچووکە بە قەی 100 فلسێک بە ڕۆژە یا لە شانی ئەمە نزیکی 15 بۆ 20 میلیگرام نیکۆتینی تایە بە چەندی ئیمتیسازەکەی کەمتری بە تاکید هەمووی ناچێتە جسمیەوە بە ڕۆژ ئەمادا مەسەلەن بەیانیان کاڵە سێ لە باتی و جگەرێ داگریسێنە ئەمە لە شانیەدا نیکۆتینیاتێ تا شەو بەڵام بۆ شەو لەبەرەوەی کە تووشی کابوس خەوی ناخۆش و قڕاپەڕین و ئەمانەی ئەکە شەو لێ یەکاتەوە ئێوارە لە ئێوارەوە تا کاتی خەوتن ئەتوانین بە نقڵ هەیە بە چکلێت هەیە ئەمانە بەس نابێ هەموو کات بەکاری بێنێ بە ئینگلیزی وشەکەی پێڵەن کرەیڤین یعنی خەریکە سوویە بێت و ئەنجا بەکاری بێنەوە نیە هەر مەسەلەن تۆزێک حەزی لە جگەرەکە بوو نقلێک چکلێت بخوا چونکە لێکەوتی پووک وشتی زۆر زۆرە ئەمان ڕاهاتونەوە بەدەستیانەوە بێ کەسی وا هەیە لە تاواچە جافەگرێ بەدەستێ ئەڵێن بۆ نمونە وەرە گێزەر پارچە پارچەکە فینگەریکە ئەوە درێژ بیبڕە لە جیاتیەوە بەەوە خۆت سەرقاڵکە سەکەی بیزەوت تەواوە ئەبێ خۆی مەشغوڵکە جا خۆی مەشغوڵکە نەک بە شیرینی وە گوتم نوای چونکە شتیا تۆ زیاکە شیرینی و برنجونان قڵۆ بێ ئەچێت چرە ساتێکێنێ میوەکانێنێ بمناسبە ئەوانەی کە نیکۆتینی زۆرتیا وتمان باینجانە پەتاتەیە چرەساتە بیبەرە ئەمانە هێنە یاخود مەسەن گێزەرێکە کە حەزی چووە سەر ئەوە دێ مێشکی خۆی مەشغوڵەکە بۆی پێویستی بەوە نەبێ ئەوە نیکۆتین وەرگێت باشە اینجا دەرمانی کەشەیە بەڕاستی ڕاستە ناوەکانیان زیاتر تیجاریە زیمبان هەیە چانتێکس هەیە ئەمەش هەمان ئیشی ئەو نیکۆتینە ئەکا لە مێشکە کە وتمان هەندانی دۆپامینی بۆوەکە بە شێوەیەکی نیمچەیی کەواکە ئەو هورمۆنی خۆشبەختی بۆ دروست بێ چونکە پێش ڕاهاتوە لەسەرەوە ئەمان هەمووی ئەتوانی بە گوێرەی نەخۆشیەکە و مەسەلەن چی نەخۆشیێکی تری هەیە بۆی ئەنووسین چۆنیش بۆی ئەنووسی مەسەلەن ئەو قراریاوە ئەمڕۆ چواردەی مانگەوێت چواردەی مەسەلەن قراریاوە کۆتایی مانگ واز بێنێ پێش 2 هەفتە دەست پێیەکی پێش 2 هەفتە لەوەی کە کەسەکە قرارە بڕیارەکە واز بێن لە جگەرە ئەمە دەست پێیەک ئەمە جگەرەکە مەجاالێ دەین ئەم 2 هەفتەیە کەمکەمە بیکەش هەتا تعویزی ئەو نیکۆتینێ دەین لە پڕێکان نیکۆتینی دانەبەزێ لە جسمیا لە خوێنێ لە ڕێژەیەکی زۆر ئەوسە دابەزێ و نیشانە و لێکەوتە خراپەکانی دروست بێ و بڵێ وڵا شێت بووم بەپەل لە جگەرێ بکێتەوە بەدەمیە لەم حاڵەتانەیە بەتەکی دەتوانین ئەو ڕێگە چارەسارانە ئەویش ئەگەر نەخۆشەکە خۆی بڕیاری نایە بۆ قەناعەتی نەبێ ڕێژی سەرکەوتنی لە ساسی بۆ لە ساعت چلە باشە لە دەکەس سێکە دەتوانێت بەو تەریقێش ئەنجاوازی بێن ئەمە بێت و بڕیارێکی قەناعەت ئەمە هەموو لایەنە خراپەکانی جگەرە بوو نیکۆتین بوو با تۆزی ئەرێنی بین ئەوەی کە ئێستا بینەرمانە و گوێی لێمانە ئێستاش درەنگ نییە ئەگەر بێت واز لە جگەرە بێنێ وانە دکتۆر بەتاکید هیچ کاتێ درەنگ نییە
ئەبێ بەڕاستی ئەگەر کەسێک توانی لە 25 واز بێنێ نەیتوانی 45 نەیتوانی 65 پاشترین حاڵەوەی کە لە 25 واز بێنی پێشەوەی کاریگەری بێ لە 45 لەوانەیەک بەڕاستی سیەکانی عەزەدابی ئەگەر لە تەمەنێکی مناڵکاریەوە دەستی پێکرد بێ لە 45 وازی لێنە لە 65 ئیشی خۆی کردووە بەڵام کە وازی لێ هێنی بۆ باشە لەوانە کەمتر ئۆکسیجینی بوێ کەمتر بەخاخت بوێ بتوانی جاروبار ئیشێ بکەیت تەنگە نەفەس نەبی ئۆکسیجینە دانە بەجێ ئنجینا بتێوە کاریگەری تۆ 40 ساڵە 50 ساڵە جگەرا کێشی وا بکەی کە تووشی وە کەسێکی ئاسایی کە جگەرەی نەکێشاوە مەترسیت توشبوونی شێر پەنجە دەبێت جارێکتر ناگەیتەوە تەبێ زۆر جار خۆتان ئەڵێن ئێوەی پزیشکی بەڕێز بۆ کەسانی کە ڕۆژی دوو پاکەتە کێشێ ڕاستەوخۆ تەرکردنی باشە یاخو ئێوە بە پلان لەگەڵ یاڕۆن کەمکردنەوە ئەو کاتی لە بەرچای بەتاکی دەبێت بە تەدریجی بێ کەمکردنەوە بێ زائیدن ئەگەر نەشی توانی ئەمە ئەو هۆکارە یارمەتی دەرانە هەم بە شێوەی نیکۆتین هەم بە شێوەی حەب ئەتوانێت بەکاری بێنێ و ئەشتوانێ مەسەلەی تۆ 20 ساڵە جگەرا کێشە تەبیعیەک لە 2 مانگە وازی لێ بێن زۆر جاران نەخۆش دکتۆر ئەگەر بێتمە ڕۆژی یەک جگەرە کەمکەمەوە بەتاکی زۆر باش بەزەوە نەبێت لە ناوەڕاستە تسکەوێتەوە دابەزێتەوە مەسەن ئەگەر 40 جگەرەیە حساب کە بە 2 ڕۆژ جارێکیش بە 80 ڕۆژ وازی لێ هێنێ یان بە 40 ڕۆژ بە مانگونی وازی لێ هێنێ بەڵام زۆر جار نەخۆش ئەڵێ دکتۆر مەسەلەوانەی کە تووشی نەخۆشەکانی سنگ بوون سیەکان بوون دکتۆر مەعامەلە کاکتۆ با کەمی کە وازی لێ نێنم دەم زۆر جار پیانەڵە مەزانم کە ناکرێ بەڕاستی خۆی لە ڕووی علمیەوە مەسەن ئەڵێ باشە پاکەتی بۆ هەفتەیەک ڕۆژی 2 بۆ 3 جگەرە دکتۆر ئەوە چۆن بتوانم بێ زەبر دەزانی کە ئەو کەسە ناتوانێت هەر بە بۆنی دوو جگەرە بکێشە شێت و هارە بێ بۆی وەنیە ئەنی ئەوە ئیدمان بۆ لەسەری لەبەرەوەڵە دکتۆر وڵا خواز بێنم باشە لۆی کە تۆ لەی ڕۆژی 2 جگەرە بکێش ئەوە تعزیبە ینی ڕاستێکی ئەوە هەیە ئەنێم کەسە ئالوودە بووە لەبەرەوە ناتوانێت 2 جگەرە بکاکە ئەنجا خۆ هیچ ڕێژێک سەلامەت نییە بەڵام بە تاکید هەتا کەمتر بکێشی چەمە زۆر جار نەخۆش دکتۆر باریکان ناکێشم گەورەکان ناکێشم بە نمونە ئەگەر سێری بکەی نیکۆتینی کەمترە بە نمونەیانی ئەمە دووکەڵەکەی هەمان بەڵێ ئەگەر سێری بکەیت چەند نووسراوە لەسەری نییە لە هەندێکیانە 0.1کە لە هەندێکشانە 0.5 پێنجە لە پاکەتەکەی زیاتر نووسراوە بەتەکیت ئەمە درەنگتر ئالوودە دەکات بەڵام کاریگەری دووکەڵ و کاریگەری مادە ژەهراویەکانی هەروەک ئەوەی تر وایە هەر هەمان دووکەڵە و هەڵیەمژی و چێتە خوارەوە بەڵام لەوا چێ مەسەلەن ئەگەرمە 30 ساڵ بیکێشیەوەی کە 15 ساڵ ئالوودە بکە ئەمە شەکێشێت هەر تێری ناکە ئەمە زیاتر ئەکێشێت دەردەکە ئەوەیە یعنی هەروەکو یەکێتەوە حساباتە مەسەلەن ئەو پۆینێکیتە ئەو پۆین دویتە مەسەلەن 20 پاکەتێک بە پاکەتونیوەکی ئەوە هەمان شتەکە بڵێ دووکەڵ و شتەکەی هەمان شتە بەڵام ئەوەی ئەمەڵی نیکۆتینی کەمترە شەریکەوە ئەعلامێکی تیجاری بەکاری هێنا باشە لەوانەیە کەسێک بڕیار با بڵێەوە من ئیتبەرەوە بەرە واز لە جگەرەیان و کەمیەکەمەوە لەوانەیە هەموو ڕۆژێ دکتۆر هەرێمی لەگەڵ نەبێت باشە ئەم کەسە تا چەند گرنگە کەسێکی تر هاوکاری بێ وەکولایانی دەرونی زۆر جار بینیومانە خێزانەکەی هاوسەرەکەی زۆر هاوکاری بووە ینی پاکەتەکە هەڵگرتووە لی سەنۆتۆ شتێکیکەی بۆ خستۆتەکە چی ئەمە هەردا چەند توانی بێت زۆر کەسەیە لەوانەیە لە خێزانیش دەرچێ پزیشکێکی دەرونی پێویست بێت ڕێگە چاری بۆ دابنێت خۆ بەم کارەوە مەشغوڵکە وەرزش بکە ئەمە بکە لایەنە تەندروستیەکەشی بۆ دکتۆر هەرێم بەجێ بێڵە تا چەند گرنگە کەسێک هاوکاری و کەسانە بەتەکیت یەکەمەوەی کە خۆت باسەکەی خێزانە خێزان ئیتر برایە خوشکە خێزانەکەی لە ماڵەوە زائیدەن هاوڕەکانیەتی بەڵێ ئەو کەسانی لەگەڵی چێتە دەرەوە چێتە کافتریە هەمووی دووکەڵە هەمووی نیکۆتینە هەڵی ئەمژە جارێکتر حەزەکەی بۆ دروزێ بێتەوە شوێنی کار مەسەلەن هەچەنە لە دەوایرە حکومەکانە فەرمانەکانە جگەرەکەشان پێم وابێ قەدەغەیە بەڵام لە هەندێک شوێنی لەوا چێ ئەهلیەکانە هەرما بێ لە ژوورێکیان پاسەوانێکە لە شوێنەکە سێکی هەر چوار دەوری جگەرا کێشێ ئەمە یەکەمە بێ خێزانەکەی هاوڕێکانی ژنگەی کارکردنی زائیدن پزیشکی خۆمە بەڕاستی بە تەنیا نییە بی زەبەت قسەکەی تۆتاوا پزیشکی پسپۆری نەفسی یان سایکاتری لەگەڵ دەرون ناسی زائیدن پزیشکی پسپۆری سیەکان و بۆریەکانی هەوا ئەم دوانە یارمەتی دەرەبن ئەگەر مەسەن کەسەکەش مەبەستی بێتوانین توێژەرێکی کۆمەڵایەتیش بێنینە ناوکە بەردەوام لەگەڵ یابێ ڕێنمایەکانی ڕۆژانە پێ دووبار و چەمبارە کاتەوە یعنی ئەو نیشانەکانی لێ دەرە و چی بکە کەم خوانانە بخوا تەعویزی ئەو نیکۆتینەی بۆ ئەکاتەوە چەند جگەرە توانێت لەو ڕۆژا بەکاربێنەوە چەند ڕۆژ بدەوە کەمی کاتەوە ئەگەر کەسێک بێ پرۆگرامی تایبەت ئەتوانی تەرتیب بکەین بۆی کە بتوانێت بە تەواوەتی ئەگەرێکی زۆر وازی بێنێ بەڵام بەتەکید هاوکاری نەخۆشەکە کەسەکەش خۆی ئەوێت ناتوانین بڵێ نەخۆشە و کەسی ئەوێ کە جگە ئالوودە بووە وەک ئالوودەبوونی بە زۆربەی دەرمانەکانی تریش بەڕاستی کە لەژێر چاودێری و لەژێر ڕەنمایی هەم
دەروون ناسەکە هەم لە پزیشکی پسپۆری بواری تەندروستی جێبەجێکرێت. کاتە دکتۆر هەر بۆ نمونە بۆەوەی کە ئیشەڵڵا یا ڕەبی بە دوور بێ کەس وای لێنەیە بەڵام بۆی کە بەرچاو ڕوونیەکی هەبێ بزانە داهاتوەکەی ئەگەر خوا نەخوازە هەروە بەردەوام بێت چیە بێ هەر یوتیوب سەرچێکی بۆ بکە بۆ نمونە کەسانێکە زۆر وەختە جگەراکێشن لە بارودۆخی تەندروستەکانە چۆنە سەرچێکی بۆ بکەن ئەمڕۆ با دووریش نەکەینەوە زۆر لە بابەتەکەی ئێمە هەر سێرچێکی بۆ بکەن داهاتوەکە ئەبینن ئیشەڵڵا ئێوە بە دوور بن بۆیە کە ها ئیرادەکەت یامانە دروست بێ تۆزێک ترسەکەش هۆکارێک بێت بۆی کە ئیشەڵڵای تر تەرکی بن بۆی بە دوور بن ئیشەڵڵا لە هەموو ماکە خراپەکە دەسەکان خۆش بێت سپاس.